ئێمە لە لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان هەر لە سەرەتای خولی چوارەمەوە وەک ئەرکی چاودێری چەندین سەردانی مەیدانیمان بۆ فەرمانگەی کوالیتی کۆنتڕۆڵ و نەخۆشخانەکان ئەنجام داوە و چەندین جاریش وەزیری تەندروستی و تیمی وەزارەتمان بانگی ناو لیژنەکان کردووە لەسەر کۆی سێکتەری تەندروستی و دەرمان بەگشتی و بە تایبەتی لێکۆڵینەوە بەداچوونمان کردووە و ژمارەیە کێسیشمان داوەتە داواکاری گشتی و سکاڵایان لەسەر جوڵێنراوە. هەروەها پڕۆژە یاسامان بۆ جیاکردنەوەی کەرتی گشتی و کەرتی تایبەت و بیمەی تەندروستی ئەنجومەنی پزیشکان خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە و لەسەر هەندێکیان راپۆرتی ئامادەکرا و ئاراستەی لیژنەی یاسایی و سەرۆکایەتی پەرلەمان کراوە. هاوکات بەگشتی لەو کەیسانەی حاڵەتی گیان لە دەستدانی نەخۆش بوون بە وردی چاودێری ڕێوشوێنی یەکلایکردنەوەی کەیسەکانمان کردووە و هەروەها یاسای گواستنەوە و چاندنی ئەندامانی جەستەی مرۆڤمان دەرچواندووە کە زۆر پێویست بووە بۆ هەرێمی کوردستان. بڕوامان وایە کەرتی تەندروستی وەک هەموو کارتەکانی تر پڕکەم و کوڕیە و سیستەمەکە هەندەی کار لەسەر نەخۆش و پێدانی دەرمان دەکات هێندەکە لەسەر هۆشیاری تەندروستی تاکناکات تاکو نەخۆش نەکەوێت. لەم ڕوانگەوە سەرباری پشتیوانی هەر هەوڵێکی بۆ کۆنتڕۆڵکردنی خۆراک و دەرمان و زامنکردنی ئاسایشی خۆراک و دەرمانی هاوڵاتیان کە هەر کەس و میدیایەک و ڕۆژنامەوانێک بیکات. ئێستا ئێمە جەخت لە پێشنیازی 2 ساڵ لەمە و پێشمان دەکەینەوە کە دەستگایەکی نیشتیمانی حکومی بۆ هێنانی دەرمان و پێداویستی پزیشکی دروست بکرێت کە هیچ قۆڕەخکاری و هەژمونی حیزبی بەسەرەوە نەبێت. بەڵام ئەوەی جێگای سەرنجە هیچ لایەنێک و هیچ یەکێک لەو لیژنانەی لەسەر ئاستی سەرۆکایەتی و ئەنجومەنی وەزیران بۆ کەرتی دەرمان دروست کراون تاوەکو ئێستا ئەنجامی کارەکانیان ئاشکرا نەکراوە و بە نادیاری ماونەتەوە.